شۆفێرانی بارهەڵگری تەنکەر لە نزیک گوندی بەرلوود لە قەزای کەلار گربوونەتەوە داواکاریەوانەیە کە نرخی کرێی گواستنەوەی بارەکانیان کەم کراوەتەوە داواکەن کە کرێی گواستنەوەیان زیاتر بکرێت وەک ئەیبینن ئەوان ئەمڕۆ هاتوونە تێرە لێرە گربوونەتەوە ڕێگە بە هیچ ئۆتۆمبیلێکی تانکار نادن کە بەم ڕێگەی هاتوچۆ بکات من بۆ قسەکردنی زیاتر ئەڕۆمە لای یەکێک لەو شۆفێرانە سڵاو لێبێ ئێوە بۆچی هاتوونە تێرە گربوونەتەوە داواکاریتان چییە؟ سڵاو لەبێژ بەخێ بەنیاخوا وەڵای ئەمە سێ خەڵ چوار خەڵ داواکاریمانە یەکەم کرێمان کەمە بۆمان دەرنایاری ساری وایین سێ چوار ماڵە ئیسفادەی کەمە بۆمان دەرنایاری دووەم هەنی ئاسانکاریمان بکەن لەو دیوە بۆ هاتنەوە جاروایم بار بەتاڵەکەین سێ چوار شەو هاینە سرا و ناینە ئەم دیوە هەنی بەتاڵی ئەوێستین خاوەنمان نییە کەسێ نەیشمان بکە نوێنەرێکمان نییە لەو دیوانی ئیشێمان بۆ بکە هەیە بەڵام ئەوە نییە بێشین و سێمیش ئمە باربارەکەین لێرەوە بینی دوو قەپان نیو سعادی بینێ 10,000 دینار نازانین بۆ چییە جاران گومرگ 40,000 دینار 50,000 چۆ 10,000 دینار ینی کرێمان ئیسفادەی کەمە دومیش ئاسانکاریمان بۆ ناکری لەو دی و شەڕ بوو هەنیە کەس سایق لێ دریاوە گەرەکمان ئاسانکاریمان بکەن هەم بۆ هاتنەوە کێ لە سایقی داوە لە دیوێ وڵی گاز فرۆشە زۆربەی گاز فرۆشەکان ینی جاروا هەیە کێشە دروستەوێت جەماعەتی گومرگەکە باش ئێوە ئێستا کرێتان چەنە داواتان کردووە کرێتان بکرێ بەچەند وڵی ئێمە کرێمان حالیان 16 دلارە ئەگە بڕاتە 20 سەروی 20 بۆ ئێمە ئیسفادە هەیە و باشتریشە و ئاسانکاری بکرێ بۆ هاتنەوە ئەرەوەیەکان خۆش بەڵێ وەکەوەی بینن شۆفێرانی تانکەر لێرە گربوونەتەوە ئەوان داواکاریەکەیان ئەوەیە کە کرێی گواستنەوەیان بۆ زیاد بکرێت من ئەمەوێ بڕۆمە لای ئەو شۆفێرانی تر خۆیان زیاتر قسەمان بۆ بکەن یەکێک لەو شۆفێرانە لێرە دانیشتووە چای ئامادەکە سڵاو لێبێ خەریکی چا ئامادەکردنی بەتەمانین جارێ ئێرە چۆ بکەن نەوەڵا بەتەمانی جارێم ناو چۆڵ بکەین هەتا گەینە نەتیجەیە هۆکارەکەی شێوەسان ئێمە باربارەکەین بە 16 دلار لە هیچ قانونێکنەوە بە 16 دلار باربارکەین یعنی لە سەروی 20 دلاری شوەیە لە سەروی 30 دلاری شوەیە ئێمە پاربارمان بارە کرد وەرچەی عالەمی 81 دلار بوو بە 120 بارمانەکرد بۆ قەسەت بارمانەکرد بە 40 دلار و 36 دلار ئێستا معقول نییە هۆکاری چییە بە 16 دلار بارکەین باشە چایەکەت خۆ دەستەکان خۆش بێت بەڵێ وەکەوەی ئەیبینن ڕێگە بە هیچ تانکەرێک نادرێت کە بەم ڕێگەیە هاتوچۆ بکات شۆفێران ڕێگریان لێ ئەەکەن ڕێگە نادەن هاتوچۆ بکەن شۆفێرانی تانکەرن کە نەوت ئەگوازنەوە بۆ دیوی ئێران لە ڕێگەی پەرستانەوە ئەوان ئەمڕۆ لە نزیک گوندی بەرلوود لە قەزای کەلار گربوونەتەوە داواکاریەوانەوەیە نرخی گواستنەوەیان بۆ زیاد بکرێت لە 16 دلارەوە بکرێت بە نزیکی 20 دلار و وەکو شۆفێرەکان باس لەواکەن کە نرخی گومرکیش لە 40,000ەوە لە سەریان زیاد کراوە بۆ نزیکی 100,000 من قسەم لەگەڵ ئەو شۆفێرانەیە کرد باسییان لەوە کرد کە ئەگەر داواکانیان جێبەجێ نەکرێت ئەوە ئامادەنین بڕۆنە دیوی ئێرانەوە بەردەوام ینی بارەکانیان ڕاگرن ئۆتۆمبیلەکانیان ڕاگرن ناڕۆنە دیوی ئێرانەوە تاوەکو ئەو کاتەی داواکانیان جێبەجێ کرێت وەڵامیانە درێتەوە